اوه گرمه؟ چی بود؟ ناوم سامانە خەڵکی ڕانێمە دانیشتوی بێرمیگام تقریبەن بۆ 20 ساڵ دەچی لە وڵاتەمە 13 ساڵە دەلاکم لە زۆر شوێنیشم کردووە و دوکانی خۆشمەوە پێشتر و خەڵکیشم زۆر فێر کردووە ئەوە ئێساش سوپاس بەخوا دوکانیشکم کردوتەوە لە وڵڤەرهەمپتۆن لەسەر ڕێگای بێرمیگام وڵڤەرهەمپتۆن بێرمیگام ڕۆد وسپاس بەخوا الحەمدوللا لێرەش دەگەڵم پیاوەدەگە کاگنەریمان دوکانێکی جوانماندانە خنجیلانە دوو ستافیشمان هەیە بۆ خۆشمان دوو نەفەرین ئەمە چوار خوای گەورە ڕزقێکی داوێنێ ئەوە لە خزمەت هەموو کەس داینە مشتەرەکانیشمان زۆربەی هیندی پاکستانی ئینگلیزە هەر کەسێکی دێ ئێمە لە خزمەت داینە بە های کوالەتیوە ئینگلیز هەر زۆر ئاسان ئینگلیز یعنی ماکسیمم 20 دقیقە لەسەر کورسێ نابێت قەڵمی یاسای دانێت تۆزێک بۆ منە واسواسترە دانێ نیم ساعتێکی پێچی دائیمن 5 دقیقەی فەرقە لەگەڵە ئەزمموی زۆرشم لە هەموو قژێک لە هەموو سەر چاکردنێک و خەڵکیشم زۆر فێر کردوانی تا ئێستا لەسەر دەستی من 5-6 نەفەر فێر بوونە ماشەڵڵیان لێ بێ ئێستا هەمویان هەموو تۆپ بابەنە بەرداوامن تام دەقەی سوپاس بەخوا خۆمانی پێ مەشغوڵ دەکەین و ڕزقێکی حەڵاڵی پێ پایدا دەکەین و هەتا ئەم دەقەیش هەر بەردەوامین وڵی خۆش و ناخۆشی دایمەن پیا دەبێ جاروە تۆ هەیە مشتێک لە خۆ جەوی نییە جاروە بیانێخ پێ دەکەیت جارواشە مشتری جەوی هەیە هەرچی لێ دەکەی ئاسایە بەلایەوە ئەنی هەموو شتێک ڕوو دەدا لەم ئیشەیدا من زۆر ئاسان ئینگلیز زۆر ئاسانە بەس وەکو قورسی تەبعاً قەومی یاسای قورسرا وەکو کورد حەرەب هیندی پاکستانی ئێستامە بە زۆری مشتری خۆمان زۆربەی موسڵمانن پاکستانینە بەنگلادیشینە کوردیشمان تاکتاکە هەنا چکە ئەو منتیقە زۆر کوردی نیە بە زۆری هیندی و پاکستانیەوەیە بەڵام سوپاس بەخوا من مشکلم نییە زیاتر حەزم لە شتێکی قورسە نۆر ئاسان بێ ستا زۆر شوێنیشم کردوە ئینگلیز زۆر بەلامەوە ئاسان بە هەر وەکو قژیشم چانە کردووە بەس قەومی یاسایی زیاتر فۆکسی دەخاتە سەر هەموو شتێکی ینی شتێکی بەسیت بەجێ بێڵی دەبێ بۆی چاکەیت دا من بۆیان دێ زۆر بە تەعاملشم چونکە پێشتر لە بێرمیگامیشم کردووە لە ناو قەومی یاسایی لە نێو کورد و ئینگلیزوانە عەرەب لە کۆڤەنتی هەروە 5 ساڵ قەومی یاساییم زۆر کردووە و ئاخی جار لە برۆمز گروپ بووم پێشەوەی بێمە 2 ساڵیش لێ بووم بەس لە دوای برۆمز گروپ هاتووەم دوکانەمەندایە دائما بۆ کورەکانی خۆمان سعرمان جیاوازترە یعنی ئارە وەڵا فەرقی زۆرە دائما دووسێ پاوانیان زیاتر دەکەین و زۆر خەڵکی تازە هاتووە هەر ئەسڵەن پارۆششمان لێ نەسەردونە مشتریمان زۆریانە هیندی و پاکستانیانە کەوێدی نیشتیانی حەفرەشە ئەمانە زۆرە پێ تام دەقێش قەت زۆربە لە 95 پارەمانەکە زۆر نەگرێتەوە کابرا جارێ بە تۆبزی 5 پاوانێکی دانا ئەویش پێشمان خۆش نەبوو تومان کابرا ئیشی نیە تازە هاتووە قەت چاومان لەوە نەبووە دەستی خۆش بێ سەرێکی زۆر جوانە بۆ چاکەکەم جدی ماجی بم دامامە بکەم کورتیمان ببوورە ئەمە سپێشڵە بۆ منە کرد ئەوە خۆ سپێشڵی هەرە بێ سپێشلێکی بۆ بکەن